سڵاتان لێبێت لە بەرگەی ئەم جارەدا باز لە بابەتێکی ئافرەتانە دەکەین کە بێگومان هەڵکردنی ناولەشی ئافرەتان کە منداڵدان یاخود زێبێت بە دوو هۆکارە یاخود بەکتریا یان ڤایرۆسە. باز لە ڤایرۆس دەکەین بزانین ئایا ئەو هەڵکردنانی کە بەهۆی ڤایرۆسەوەیە چین بەتایبەت هەڵکردنی HPV کە بە ڤایرۆسی ڤالوکا ناوخەڵک دەناسا و هەروەها ڤایرۆسی تامەسک. دەچینە لای پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە سروەت جەمال موراد زانیاریمان دەداتە لەسەر ئەوەی بزانین هۆکاری دروستبوونی ئەم ڤایرۆسانەوە هەروەها نیشانەکانی چین بە پێکەوە بینەربین. فەرموو. هەڵکردن لە خانمانە چەند جۆرێکی هەیە، هەنێکیان هەیە بە بەکتریایە، واتە بەکتریایەکە ئەتوانێت لە ناوچەی زاوزێ بێتە سەرەوە و بێ بەرەو ڕەحم و جاری وایە بێ بەرەو بۆریەکانیش و جاری واشە لە بۆریەکان تێپەڕێتە ناو ناوسکە و چەند مەشاکلێک بۆ خانمەکە دروستەکە. هەنیشیان هەیە ڤایرۆسین. ئەم ڤایرۆسانەش دوو جۆری سەرەکی هەیە، یەکیان پێوتێ ڤایرۆسی تامەسک کە وەکو ئەو تامەسکە وایە کە لە دەم و چاویە، بەس ئەو جۆری یەکەمە. جۆرێکی تری هەیە بەس تووشی منتقەی زاوزێ بێ و ڤایرۆسی HPV کە لە ناو خەڵکیشان زۆر بڵاو پێوتێ بالوکە، ئەوە لە هەمویان زیاتر بڵاو لە ناو خەڵکە. خانمەکە چۆن بزانێ ئایا تووشی ئەم ڤایرۆسە بووە؟ با یەکەم جار باسی ڤایرۆسی تامەسک بکەین. ڤایرۆسی تامەسک کە دوای ئەوەی کە بەرکەوتن ڕوایە لەوانەیە یەکێکیان هەڵگر بێت کە تووشی خانمەکە بێ جاری وایە هیچ نیشانەیەکی نییە، بەس بەڵام ڤایرۆسەکە گوێزێتەوە. بەڵام جاری وایە بە تایبەتی یەکەم جار کە تووشیە بێ وەکو زیبکە دەرەکەی، وەکو سوتاوی بڵقی بچووک بچووک دەرەکەی لە منتقەی زاوزەیە، ئەنجا ئازار دەست پێ کە ئازارەکەی زۆر زۆرە وەکو سوتاوی وایە. دوای بڵقەکان ئەتەقێ بێ بە برین. برینەکان چۆن یانناسینە سێرەکەین بەرامبەر یەکن برینەکان. خانمەکە هەست بە ئازارێکی زۆرەکە بێتاقەتی جاری وای لێ تامیزی پێ ناکرێت. ئەمە بێ یەکسەر بچێتە لای دکتۆر و پشکنینی بۆ بکاتە ئەکید کاتەوە کە ئەمە ئەو جۆرە ڤایرۆسەیە و ئەبێ مێردەکەشی لەگەڵا بێت چونکە ئەویژە بە عینەشت فەحس بکات و بچێ بۆ لای دکتۆر. ئەنجا علاجی ئاەتێ و ئەکا کە سووڕی ڤایرۆسەکە کەمێتەوە. بەڵام مشکلی ئەم ڤایرۆسە ئەوەیە ئەم ڤایرۆسە ئەمێنێتەوە چێتە ناوێکی لە دەمارەکانەوە، هەر کاتێ خانمەکە مەناعی دابەزی جارێکتر هەڵەیاتەوە، بەڵام هەڵدانەوەکەی تۆزێ ئاسانترە ئەوە ئازاری نابێ و مودەکەشی کەمترە. بۆ نمونە لەوانەیە جارەکەی تر هەفتەیەکی خایان بێ، ئەم جارە لەوانەیە 5 ڕۆژ بخەیانێ بە عیلاجیش زووتر باشەوێ. بەڵام ئەگەر خانمەکە دووگیان بێ و لە کاتی دووگیانیە تووشی بوو، ئەوە ئاینەشە دەبێت زوو بچێتە لای دکتۆر، چونکە لە 36 هەفتەی دووگیانەکە بێ دکتۆرەکە علاجی بۆ بنووسێ بۆی لە کاتی مناڵبوونەکە هەڵنایاتەوە، چونکە ئەگەر نەخۆشەکە برینەکانی پێوە بێ و مناڵەکە بێ احتیمالی هەیە تووشی مناڵەکە بێ. ئەمە یەکەم ڤایرۆس. دووەم ڤایرۆسیش کە لە ناو خەڵکا زۆر بڵاو ئەویش ڤایرۆسی HPV-ە. ئەمیش هەروەکو باسم کرد لە ڕێگەی بەریەککەوتنەوە دروستە بێت. ئەمیان جاری وای عینەشت خانمەکە هەڵگرە و هیچ هەستی پێ ناکە. جاری وای هەیە بەس لە منتقەی دەرەوەی زاوزێت تووشە بێت، جاری وایەتە ئەم دیوارانە و جاری واشەیە تووشی سەری ڕەحمە بێت. ئەمیش چەند جۆرێکیان هەیە. دوو دانیان هەیە کە سەلامەت ناسراون، بەڵام چی دروستەکەن؟ بالوکە دروستەکەن. بالوکە وەکو گۆشتی زیاد دەرەکەی لە خانمەکە، ئازار وشتی بۆ ناکە، بەڵام شکڵەکەی ناشرینە. خانمەکان زۆربەی کات وەکو نەفسیان بێتاقەتە بن، حەز ناکەن شتانیان پێوە بێ وەکو ناشرینە، هۆش گوێزرێتەوە بۆ لەگەڵ مێردەکە ئەتوانێت بیگوێزێتەوە. ئەمان هیچ شێرپەنجە دروست ناکە. زۆر لە خانمان کە ئەوان تووشە بێ یەکسەرە ترسن و ئازان تووشی شێرپەنجە بن. بەڵام جۆرێکی تریانی هەیە کە ئەو گۆشتە زیانە دروست ناکە، بەڵام یەت بەسەری ڕەحمەوە، یعنی ئەم منتقە تووشەکە. ئەگەر خانمەکە مەناعی باش نەبێت و ڤایرۆسەکە لانەچێ، لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە خانەکانی سەری ڕەحم بگۆڕێ و لەوانەیە دوای تووشی شێرپەنجەی سەری ڕەحمی بکات. ئەم ڤایرۆسانش عینەشت کە خانمەکە هەستی کرد بالوکەی هەیە بێ هەردووکیان ژنەکەش و پیاوەکەش بچن لای دکتۆر فەحس بکەن و سەری ڕەحمیشی بۆ فەحسەکەی بزانین هەڵگری کام جۆرانە. ئەگەر بەس بالوکە بوو علاجی خۆی هەیە بەرشکلی جێڵە لێی ئەیە لەسەر بالوکەکان و نامێنێت. بەڵام ئەگەر ئەوەی سەری ڕەحم بێت، ئەوە زۆربەی کات لەگەڵ کاتا و مەناعی خانمەکە باشەکەینەوە خۆی ئەڕوا و ساڵی جارێک فەحسەکەی بۆکەینەوە تا جسمی لای ئەبات. و ئێستا لە دنیا شتێکی تر هەیە، لقاح هەیە، واتە ڤاکسین هەیە بۆ خانمەکەش بۆ پیاوەکان. لە وڵاتەکانی تر هەر کە کچەکە بوو بە 12 ساڵ لە مەکتەب بۆی ئەکەن، بەڵام لای خۆمان نییە ئەم ڤاکسینە چونکە گرانە دەست ناکەوێت. ئەگەر بینیمان خانمێ توش بووە هەرچەنە خۆی بێ پێشەوەی کە توش بێ بۆی بکەین، بەڵام هەر باشترە ڤاکسینەکە بکات. توش بوون بەم ڤایرۆسانە یان سەر هەڵدانەوەکەی یانەوەی کە جسم ناتوانێت پاکی کاتەوە زۆر علاقەی هەیە بە مەناعی خانمەکەەوە، بۆ نمونە کەم خوێنە، ئاسنی کەمە، ڤیتامین دی کەمە، یان التیهابێکی تری لەگەڵا هەیە، چونکە هەنێ بەکتریا هەیە لە منتقەی زاوزێ زیاتر یارمەتی ڤایرۆسەکانیان یان یارمەتی بەکتریاکانیان بچنە سەر و تووشی مەشاکلی تری بکەن. بەڵام مەناعە زۆر تەئسیری هەیە لەسەر خانمەکە.